دوای داخستنی بۆ ماوەی زیاتر لە 40 ڕۆژ بەشێکی زۆری بازاڕ و دوکانەکانی شاری هەولێر کراونەتەوە. کەسبکاران لە بەردەم دوکانەکانیان دانیشتون و وەک خۆیان باسی دەکەن دوکانەکان کراونەتەوە، بەڵام هێشتانەوەن بێکار و کاسبین. ئەمەش بەهۆی ئەوەی هاوڵاتیان گوزەرانیان خراپە و دابەشکردنی موچە لە مانگێک دواکەوتن نزیک دەبێتەوە و هاوکات پاس و هۆکارەکانی گواستنەوەش نەکەوتونەتە کار بۆ گواستنەوەی هاوڵاتیان بۆ نێو بازاڕەکان. هیچ نییە لەبەرەوەی بازاڕەکان لە سەد ڕێیان پێداینە ئەمە لە سەعات هەشتی بەیانی هەتا 6 ئێوارە بازاڕەکان بکرێنەوە، بەڵام بەداخەوە پاس نییە. تەکسی دەبیت ڕۆژێک تاکە ڕۆژێک زۆتە 2 نەفەر هێرگری معناوی مێنە بازار و تەواو، ینی شتەکە ئەوهای ڕێنیەر سارە بێتە ناو شار گەراجەکان نەکرایتەوە و ڕەسیفیاندانایە ئەوەن دەبرن ئافرەت هەر ناتوانانی بەسەریدا ئاودیبی. معناوی ئەگەنێنە بازارەکە نەبایە باشتر خۆمان لەمارە بنایە زۆر باشتر بوو. هەوە چیەکە هیچ فەرقی نییە لەکنە من 42 ڕۆژە هیچ شەکمان نەکردیە. ژیان و گوزەران چێوەڵا هەمووی هەر کەسە ئەو چۆ وەرەقەچ لەوی قەرکردی ئەو 2 وەرەقە لەوی قەرکردی ئەوەی ئیشی ڕۆژانە بوو. وەکوم ئێستا من ئیشم ڕۆژانە بوو، یان ئەگە ڕۆژانە نەبایە ئیدی لە چێ بینی. ئەو ڕۆژ ڕۆژە من هاتیمە دەرێ لە ماری ئەو ڕۆژ هاتیمە دەرێت زادە چۆلعۆلە کەس نهاتە دەرێ بێمە دەرێت چ بکەم لە بەنزی سەرفکردنەکەی و بەلاش و علاژدەی بسوڕێ و حکومەت وەچی گوتی بڕۆ ژۆرێ ئەگەر بیتاقە و 5 وەرەقەی دامێ 4 وەرەقەی دامێ ئەگەر لە دەرکەی حوشەی هاتمە دەرێ باگ لەیمی بکات بڕی 100,000 دیناری ئەمە غەرامە کردێ لە پێش بارێش لەبەر چی ینی لە بەوەی هاتیمە دەرێ سەر پێچیم کردێکا کە دەچمێکوانە تایان پەنسەرە تایەکەی پەنسەر دەکەم دەرێ نابینە وەستەکە لۆ بکەم 100,000 غەرامە. ئەگە ئەو پاسانە نیەتم لە بۆ بازار پاسیەوە زیلانە و کورانە و بەعرکێ و شاوێستا بازار نابیتن. ئەوە تاکتاکەی نەفەردێتە بازار بەخورێ ئێستا زۆر بێ ئەلێرەمە فرۆشیارین کڕیاری کم لێیە تاکتاکە کڕیارە هەموو فرۆشیین بەڵێ پێویستان بە چییە؟ چ داواکاریەکان لە داواکاریمانەوەندەیە بەس سەڕایگری ینی ئەوە 13 ڕۆژە هیچ توش بوو نەبووە بەس دوونێکانە لە دهۆک یەک دکتۆر توش بووە ئەویش دکتۆرە نخۆشاتەکەی لەوی توش بووە ئەویش وایە چارەسەر دەکرێت ئیشاڵە بە زووتری کات چادەبیێتەوە دێتەوە ماڵی خۆی. لای خۆیانەوە هاوڵاتیان داوای یاساییکردنەوەی زیاتری ژیان دەکەن و ژووری ئۆپراسیۆنی پارێزگای هەولێریش لە ڕاگەیەنراوێکدا دەڵێ قەدەغی هاتوچۆ تاوەکو یەک یاهەر بەردەوام دەبێت، بەڵام خاوەندوکان و بازاڕەکان لە 6 بەیانی تا 6 ئێوارە بەمەرجی جێبەجێکردنی ڕێنمایە تەندروستیەکان کراوە دەبن. بەپێی بۆچوونی وزارەتی تەندروستی و دامودەستگا پەیوەندیدارەکان گەرچی لە سنووری ئیدارەی پارێزگای هەولێر و هەرێمی کوردستانیش بەگشتی هەنگاوی گەورە بۆ کۆنتڕۆڵکردنی ڤایرۆسی کۆڕۆنا نراوە، بەڵام هێشتان مەترسی ڤایرۆسەکە کۆتایی نەهاتووە. بۆیە داوا دەکرێت هاوڵاتیان پابەندی ڕێنمایە تەندروستیەکان و بڕیارەکانی ژۆری ئۆپراسیۆنی پارێزگای هەولێر و یەکە ئیداریەکان بن. عیمران ئەمیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.